هەر کەسێ لەگەڵ من تێوەگلێت ئەوە من ملی لێ دەکەمەوە بە شێوەیە کە ئێوە ناتوان بیریشی لێ بکەنەوە. شتێک دەخەمە سەر شانی ئێوە. چی دەکەیت؟ اي هواي تماشى اي واتسيا كنترول مەجنوو ئێستا ئودەی زۆر بەتاوی ڕوونا ئێستا زانیم تۆ ڕاستە دەوت شەریفی وەکو بڵق وایە هیچ بەهایەکی نییە لەم ژیانەدا ئێستا زانیم هیچ شتێ نییە. چی بووە گەورم؟ وا بزانم لاقم تەشەنووزی کردیە دەمەوێت گەرمیکەمەوە. ئەمجارە لە ژیاندا دوو شت بەهای هەیە، یەکەمیان سامان، دووەمیان خوێڕایەتی. من بیرم کردەوە بە قسە کارەکانم جێبەجێ بکەم نەک بەگولە، بۆیە هەڵسام هەموو چەکەکانم ناشت. بەس دەبێ ئێستا دەریان بینمەوە. خۆ من دەمزانی پێویستمان پێ دەبێتەوە. گورە خەپۆ بەڕێ گەورم چەکەکانت هێنا؟ هەموو گولەکانم دیتەوە ئێستا لە دوو چەکەکان دەگەڕێم. دای زوو بە خێرا پەلە بکە بیدۆزەرەوە. ئەو خوێڕێ وای کرد قەلە ڕەش لەسەر سەرما بنیشێتەوە. والله ئەوەی لەسەر ناچی دەبێ قەلە ڕەشی لەسەر بکوژم. دەی بیکەمە چەلاونۆک. ئەوە قسەیە. ئێی چەکەکانت دۆزیەوە؟ بەڵێ گەورم هەموو دۆزیەوە، هەندێک موشەکی لێ ئەوانیش بینم. دە بابەش بینە. بەخوای جێلە ئەمە دەچینە جوی بکوژین. خۆ قابلە هێرش ناکەینە سەر ئیسرائیل. ئەو خوێڕی عینەکە جوانەکەشمی برد. ئۆدەی مەتنۆ ئەو بام گوتی لۆ بە من تا نەگوتی ئەنگۆ خزمیە جوو باینە وەڵا بام گوتی ئەو جارە لیان عادەست دەمەگە و جارە پێم نەرێن بەرتیلی لەنگۆر ناگرین دەرەی دەبدەبەی پێت گرتیە. لە ئێستا دەیمە هیچ پەیوەندیەک لەگەڵ ئەجوومان نەمایە. ئەو سەرگیرەکەمان هەڵۆشاندەوە. کورەنگۆ غەرەتیەوە دەکەن ها پێم نارێن ئەو بام گوتێگە و پەیوەندی هەر بۆشێنەوە وەڵا شل و کوتانەکان لەگە لێدانێ ها گەدار من هەموو خەرچی دەپسێنەگە گوێیان لە ناوی ئەجووبای بێ ئەنگۆشتا خەی سەرتان دێ بام گوتی شەری لەگەر مەکەن بەخوای لۆنگۆمە ئاو جەجگەلەوانش بام گوتی بڕۆنە پێش پێیەکانی لێ بپارڕێنەوە داوای لێبرنی لێ بکەن شکری خوای بکەن ئەگەر داوای لێبرنی گۆ قبولیش بکەن ها جەکەی خۆتانە کورە ئودێ ئەی هاوار ئودێ دادوو بێداد ئودێ بە دەردی بام گوتێت و مێشکە لە سەریدا هەیە خۆکو مەزوونی بەخوای گەروانەکەن پارچێک لۆ ڕۆژەڵا دەڕوا پارچێک لۆ ڕۆژاوای دەڕوان ئانێ ئەو بام گوتی ئەو جەماعەتە چێوە چوون ئەوە تا لە پشتەوەی دایە ئەو گەمژانە بوەستێنە چونکە ئەگەر ئەوان بمرن ئێمە هیچ پارێک بەدەست ناهێنین. ئەو خێریانە دایانەوێت جەنگ هەڵگیرسێنن لە دوایین تەمەنیاندا. با بڕۆین دێ با بڕۆین. تۆ بان جوانت کردووە؟ بۆچێ دەڕۆن دەتانەوێت بمرن؟ مردن برێم چ لەوانەیە پێشتر بڕیاریاندا لەوانەیە قسەی تو گەر ئەجوو لەتامدا دەمرن و ئەگەر ئێوە ئەجووتان کوشت ئەوە سزای مردن یاخود لە سێدارە دەدرێن و یاخود هیچ نەبێت 14 ساڵ زیندانی دەکرێن. بەم تەمەنەوە 14 ساڵ زیندانی ئەوە خۆی مردنێکە بۆ تۆ. ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە دوای مردن تا من چیم لێ بەسەردێ؟
ئەوە ئێوە چیتان بەسەر هاتووە ها؟ خۆ ئێوە ئێستا زۆر شەریف بوون ئێستا دەتانەوێت لەگەڵ ئەو ئەجوە شەلاتی شەڕ بکەن؟ کاتێک لە گەورەی پیاوی بە شەڕەف کەم دەکرێتەوە ئیتر کەس وەکەوە شەلاتی نییە کورەدینە بۆ سایرەکە بێنن ئەرێ دایە دەخێراکە و گەمژانە بوەستێنە ئا دەی بڕۆن هەر شتێک بەسەر کچەکەم دێت بابێت بەڵام تۆ هەرگیز بیرت لەوە کردوتەوە لە دوای ئێوە چی بەسەر خوشکەکەتان دێ؟ بەڕێز ئودەی تۆ خودای گەورە هەموو شتێکی پێبەخشیویت بەڵام خوشکەکە جگە لە تۆ چیتری هەیە لە بڕی ئەوەی دەست و قاچان بەکاربێنن پێویستە مێشکتان بەکاربێنن پاشان دەتوانن لە دڵی ئەجوو بدەن لە کاتێکە ئەو بە شەکر دەمرێ بۆچی ئەوە ژەهی پێئەدەن ها؟ ئەوان لەگە کەسێکی تر هاوسەرگیریت پێ دەکەن من ئەو دوانە دەکوژم ئیترە مابەتە داخرا بەڵێ بیان کوژە ئەو کاتە هیچ جیاوازێک لە نێوان تۆ ئەوان نامینێ کەواتە شوو بەو کوڕە دەکەی کە بۆیان هەڵبژاردووی پێش ئەوەی ڕازی بم ژەهر دەخۆ ئازەکەم بەڕای من یەک ڕێگا هەیە بۆ چارەسەرکردی ئەم کێشەیە ڕابکەن و هاوسەرگیری بکەن نامامە من بە هیچ شێوەیە ناپاچی لە براکانم ناکەم چونکە من تەنها دوای ڕازیبوونی ئەوان هاوسەرگیری دەکەم بەڵام کچم ئەوان ئامادەم بمرن تەنیا بۆ ئەوەی ئەو هاوسەرگیریە نەکرێ من باشتر دەزانم ئەی نیگەران مەبە هاوسەرگیری تۆیان لەگەڵ من دەبێ یان لەگە کەسی تر نابێ ئێ باشە چۆن ئەو ڕوودەدا تەنیا بۆ ئەوەی تۆ هیچ شتێ نەکەی لە کاتی هاوسەرگیریەکەدا و دێی و مەجرون چونە کەسێکیان بان کردووە بەنای وانتت بای چێ؟ وانتیت بای؟ چی بۆ باوکە کە گوێ لە ناوی وانتیت بای بوو بۆچی حەپەسای ها باوکە ئەگەر ئەو وانتیت بایە بناسی هەرگیز ئەو قسەی ناکەی وەڵڵایە تا ئێستا خوێر و سەسەری ئەوام نەدیتیە لۆیە کە جوم لە ناوی وانتیت بوو وەمزانی کارەبای زەختر حالی لێدەم ئێستا زانیت کە وانتیت بای چێ کوڕەکەم وانتیت بای وەرن ئودەی مەزنوو گەورەوە تو کۆرێت کو زانێمە هاتینا برێ لێت دەی ماشەڵڵا و یەک فیشە چش بە خەسار نادا من هەرگیز حەزم لە دۆڕان نییە زۆر باشە ئێوە لێرە چی دەکەن؟ هاتووین کارتی هاوسەرگیریت پێ بدەین هاوسەرگیری؟ هی ئێمە ناگەورم منیش هەروە بیرم دەکردەوە چونکە من وا بیرم کردەوە چ کەسێک ئامادەیە دوو کەسی دێرینی وەکو ئێوەی بوێ گاڵتە بوو گاڵتە گەورەم دەربارەی ئەو پاسدانەی لێی بپرسە ئێرە پارێزراوە مەزن و پارێزراوە لە ڕاستیشدا زۆریش پارێزراو نییە کوڕەخی جێلەوە چت گوڵ هەی ون بە دەی ناچۆ هەنی کوڕا پێ دەڵێم وازم لێ بێنە ئەوڕە دووبارە چی کردووە؟ هەنی ناچۆ برە هەنی کوڕەکەم دەستم بەردە تر بەستە ناچۆن هەی گەمژەینە ئەی پێم نەوتن لە دەرمان دووری خەنەوە ها گەمژەینە فامینە هەنێ کوڕەکەم بزانە چی پێ کە تۆ پێ چیتر بڵێ تۆ تەنانەت ناتوانێت یەک داواکاری من جێبەجێ بکەی من ڕقم لێتە واز نەبینە ناچۆ هەنێ هەنێ داوای لێبوردن دەکەم بەس پشتێرەکەم هەیە ئەو لۆ هاتووڕێ بەس بزانم چ داوایەکی هەیە کە تۆ بەجێت نەهێناوە ئەرێ بابا من ئامادەم ژیانی خۆم ببەخشم لە پێناوی ئاواتەکانی کوڕەکەم بەس ئەوەی کە داوای دەکەم من هەموو شوێنێکی بۆ گەڕاوم بەڵام تاوەکو ئێستا من نەمتوانیوە
نا خۆشەویستەکەی ئەو بۆتە شێتێکی تەواو بۆ ئەو لەو کاتەوەی کە ئەو کچەی دیوە هەروەکو شێتێکی شێتخانە بەردەوام وێنەکەی دەکێشێت. ها لۆ ئەو وێنە چێشە؟ بەڵێ بۆچی؟ مەبەستم زۆر باشە، زۆر خۆشحاڵم چونکە منیش وێنە کێشم. گەورم هەنی کوڕەت دەماری دەستی خۆی بڕیوە. خێرا بڕۆ دکتۆر بانگ بکە، پێتا دەڵێن دکتۆرێک بانگ بکەن. هەنی کوڕە تاقانەکەم، هەنی کوڕەکەم بۆچی دەخۆت کردووە پێم ناڵێ؟ کوڕەکەم تۆ ژیانی منی، من هەرگیز ڕێگە بۆ نادەن شتێکت بەسەر بێت. کچە ژیانی منە باوکە، ئەو ژیانی منە کچە. ئەو کچێک کە تەنها لە وێنەکەدایە کوڕەکەم، من ئەوە دەکەم بەڕاستی و من پێشکەش شتێ دەکەم کوڕەکەم، چونکە تەنها ئەوە شایانی تۆیە. کورە قورمان بەسەری نەک تەنها ئەو تەواوی خێزانەکەی ئەو هەروها هەموو شارەکەی ئەویشت بۆ دەهێنمە پێشت کوڕەکەم. هاوسە گیری تۆ تەنها لەگەڵ ئەو کچە دەبێ، هەر دڵۆپە خوێنەیش تۆ کە کەوتۆتە سەر زەوی دەبێتە ڕەنجی ئاڵی نێو چاوانی ئەو کچە. کۆرە بزانەوە شانسێ هاتین دوایم بزمار بکوتین کەسی بزمارەکەمی کوتا لەلایەک ئەو شەلاتیە لەلایەکی تریشەوە کوڕی ئەو بازرگانە کە ناوی هەنیە هەر کۆک بی ڕزنا نابی مێردی بەو جێلەی بکە. کۆرەدا بڕۆ وەڵای هەموو شتەکان خەتای تۆ ئێستاش لۆمە قسەی دەکەی. باشە لۆ خەتای منە لۆ بابمە هەموو ژنەی هینەیە باشە من چ بکە؟ خدا هەموو شتێکی بێمە بەخشیەوە مەزن و سامان و ناوبانگ و ڕێز هەر کۆک بی دەبی زوو بە مێردی بدەیت. بەخوای برا دەبێ ئێمە زوو بەڕێکەین زۆر بە خێرایی مەراسیمی بۆ دەکەین. گوێ بگرن ئەو شتە بە هیچ شێوەیەک نابێ هیچ کەسەی بیزانێ. ئێمە سێر دەخۆین کەوا بەکەس نەڵێ. زۆر باشە دەی با بڕۆین. مەجنۆ خدا هەموو شتێکی پێبەخشیوین سامان ناوبانگ ڕێز ئەگەر ئەو حەفلە بێ کێشە بڕۆ بەڕووتی دەسمە و مارێ ئاخر وە بکەی ها ئەگەرە تو ئەوت کرد ئەمنیش ئەو دوانە لەگەڵ خۆم دابینم باشە مەبەستە چییە؟ یەک دەقە ئێستا پێ دەرێم جارەچی دی فێر نەبی شاپی لە من بدەیت. کورە تولوها بێتەر بێت و بێ ئەحترامی کورە بەڕاستی بە سەرمان وانتتی برام بەخێر هاوسەر گیری دەکات و هەروها بیرشی چۆبانجی ئێمە بکەی. گاڵتە بوو گاڵتە بوو بەڵام ڕاستەکەی ئەوەیە هەنیش بەم نزیکانە هاوسەرگیری دەکا. بەڕاست ئێمە هەواڵمان پێگەیشتووە کە ئەمڕۆ لەم هاوسەرگیریەدا هەر لێرەدا هەنی کوڕەکەی خۆم خۆشەویستەکەی خۆی دەدۆزێتەوە. کچەکە دەدۆزێتەوە؟ ئەوە چێوی پێگوتن هاوڕێ تازەکەم. ناگەورم خاتونەکەم من گوێ بگرە بزانم تۆ بە ئەجوت گوتووە کە کوڕەکەی وانتی درەجنای خۆش دەوێ؟ ناوەڵە بێدەنگ ڕێگەیەکی چەند باش بوو بۆ وەستاندنی هاوسەرگیریەکە. ئەو جوولەیە توێکی لە یاری شەترەنجیشدا نییە. بەڕاستی بیرۆکەکانی تۆ زۆر سەرنجڕاکێشن ها. باشەم شوێنە بۆچی ڕازاندراوەتەوە لێرە هاوسەرگیری ئەنجام دەدەن؟ هەرەوە ڕێکمان خستووە ئەی قابلە لۆ چ ڕێکمان خستیا؟ لەبەرەوە پرسیم بکو زاوا نابینم دەبینی ئێستا بکو زاوا دێن لێوە بە عەجەلەی. ینی لەگەڵ میوانەکاندا دێ خۆ دەبا ئەو ئێستا لێرە بووایە ئەیوانە دەبێ بەڕێز ئەنتەربای مەبەستم وەنتەربای دەبا و کچە ببینێ سەکە لەکوێیە؟ ئەوە تا لەوێندەرە مەژنۆ غاردە فەرموو بابا میوانەکان بناسێم دەی فەرموو ڕەنجرە ئەو ئەجووە دەزانم کە ئەو ئەجووە چەندە خوێڕیە تەنیا بۆ ڕاگررتنی ئەم هاوسەرگیریە وانتت با هێناوە بۆ ئێرە دەبێت دەموچاوم داپۆش. ئەرێ وەڵا ڕاست دەکەی دەبی دەموچاو داپۆشی شکۆرەی من سێر کێسە چ نمایشێک دەکرێن. بۆچی وەستای گەورە؟ من پێم وایە ئێمە بۆ شوێنێکی زۆر هەڵە دەڕۆین بۆنێکی زۆر خۆش